ئەوە شەقامێکی بە تەواوی کاولبووی ڕۆژاوای مووسڵە کە وەک نیشانەی بەهایەک بۆ دەرنانی داعش لەو شارەدایە. فڕۆکەی بێفڕۆکەوان ماڵی پێشووی نەواف دانیشتوی ئەو شارە و شوێنەکانی دەوروبەری ئەو شەقامیان خاپور کردووە. نەواف ئێستا چۆتەوە و سەردانی ماڵی پێشووی دەکات. ئەوە ژووری دایکمە، ئەو تەمەنێکی زۆری هەیە. داعش هاتنە ئێرە و گوتیان لە ماڵەکان بچنە دەرێ. ئێمەش گوتمان ئێمەش نێکی نوقسانمان هەیە کە ناتوانێت بڕوات. ئەوان گوتیان ئەگەر ئێوە نەچنە دەر دەتان کوژین. ئێمەش دایکمان هەڵگرد و چوینە دەر. ئەوان هەموو بنەماڵەکانی ئەو گەڕەکەیان هەڵگرت و بردیانیان بۆ ناوچەیەکی تر. پاشان چوونە سەربان. ئەوان سێرەگر و چەکیان پێبوو. هێلیکۆپتێر بە موشەکان تەقەل لەو بەشەی شار دەکەن کە لە دەستی داعشدایە و هەروەها لەسەر زەویش سەربازەکان خۆمپاریان لەسەر زەوی دابەستووە و بەردەوام سەنگەری داعش دەکوتن. لەو دۆخە ئاستەمەدا مەدەنیەکانی ناوچە پێویستە بۆ بژێوی خۆیان شتێک وەدەستبێنن. لێرەدا جەماوەرێکی زۆر لە پێش لۆریکی هەڵگری یارمەتی کۆبوونەتەوە بۆ وەرگرتنی پێداویستی دەنگە دەنگجیانە و هەرا دەکەن. لەو نێوەدا ئەلزوبوری هێندێک شتی وەچەند کەوتووە. ساوەر شیر بۆ منداڵان ڕۆن ئەوە تەنیا بەش یەک ڕۆژ دەکات. ئێمە لێرە 25 کەسین و تەنیا بۆ ڕۆژێکە. جبوری دەژڵێت ئەو دۆخە ژیانی ئێستاتیدان وەک دەیان ساڵ لەوە پێش ناچێت. ئێمە خانوو ئۆتۆمبیلی گەورەمان هەبوو، بەڵام ئێستا ئێمە 50 ساڵ بۆ دواوە گەڕاوینەتەوە ساڵی 1960ەکان. ئێمە ئێستا هیچمان نییە. هەموو خانوەکان وێران بوونە. ئەو دەڵێ بنەماڵی وا هەیە کە ئەندامانێکی زۆری لەو هێرشەدا کوژراون. ئەو ماڵە ئازاریان زۆر بینی. بنەماڵەیە کوژرا، کچێکی بچووک و ژنێک کە نزیکەی 30 ساڵە بوو. مێردەکەشی لەگەڵدا بوو کوژرا. هەم مزگەوت و هەم ماڵەکە لە ئاکامی موشەکێک وێران بوون. هەروەها خاوەنی ئەو ماڵە و خێزانەکەش کوژرا. تەنیا کوڕەکەیان بە ناوی عەمار ئێستا بێسەرپەرشتە و کوڕی ئامۆزامە. لەو هێرشەدا واش هەبوو کەلەیە کە داژمارەیەکی زۆر گیانیان لەدەست بدەن. من هذا الفرع من ذاك الفرع بهذا الجامع. لەو شەقامە و شەقامەکەی تر 43 کەس لەو مزگەوتە لە نێو خانوو خاپورەکەدا گیانیان لەدەستدا. هەندێک کەس لە نێواندا منداڵانی کەم تەمەن لە ئاکامی ئەو شەڕەدا لە ڕووی سایکۆلۆژیەوە زیانیان وێکەوتووە و لە دۆخێکی خراپدا دەژین. کچە کاتی خۆی هزرێکی باشی هەبوو. ئەو ئیتر ئێستا ئەو هۆشەی جارانی نەماوە. هەرچی لێ دەپرسی هەر دەڵێ نا. دەڵێ وەرە ئەو شتە بێنە وەڵام ناداتەوە. پێی دەڵێ ئەو شتە بێنە هەر تێناگات. جبوری دەڵێ زۆر بەداخەوە بۆ ئەو دۆخەی هاتۆتە پێش. ما تهنينا بالتحرير ما تهنينا. ئێمە نەمانتوانی چێژە ڕزگاربوونی وڵات وەربگرین. ئەوە کارە ساتە هەز بە غەمگینی دەکەم.